بەناوی خۆی گەورە و میێرەبان پیرۆزبایی هاتنی ئەم مانگە پیرۆزەتان لێ یەکەم بە نیسبەت نەخۆشیەکانی کۆئەندامی هەر سوزگەرەوە ئەتوانین پۆلێنیان بکەین بە چەند گروپێکەوە گروپێک لەوانە نەک ڕۆژوو نەگرن هەر ئەڵێن ڕۆژوگرتن وەکو چارەسەرێک وایە بۆیان بۆ نمونە ئێمە نەخۆشیەکی باومان هەیە کە لە دەرەنجامی زیاتر قەڵەویە دروزە بێ نەخۆشی کۆبوونەوەی چۆریە لەسەر جگەر ڕۆژوو چارەسەرێکە بۆ ئەم نەخۆشی چۆری جگەرە بەڕاستی چونکە ئەوەڵ جار دوای 8 سەعاتێک لە پاشێو ئێمە بۆ وەرگرتنی وزە استفادە لە چیەکەین لە شەکری ناو جگەر دوای ئەوە دوای چەند ڕۆژێک ئەم شەکرێ ناوجگەرەمان دەست ناکەوێت بەرەبەرە جەستەمان پێویستی هەیە بە وزەی وزە وەرگرتن لە چۆریەکانەوە ئەمەش وا ئەکات چۆریەکان بتوێنەوە و چۆریەکان بسووتێن و کیتۆنەکان دروست ببن کە کیتۆن دروست بوو چۆریەکان سووتان ئەو کاتە وەزن دائەبەزێت چۆریە خراپەکان دائەبەزن چۆری سەر جگەر کەمە بێتەوە نەخۆشیەکانی دڵ کەمە بنەوە و هەروەها ئەو ژەهرانەی کە لە چۆریەکانە نیشتون نەجاتمانە بێت لەو ژەهرانەش نەخۆشیێکی تریشمان هەیە کە پێڵێن گەڕانەوەی ترشەڵۆک بۆ سوورێنچک کە ئەمە زۆر باوە ئەمیش ئەگەر نەخۆش ڕێنمایی جێبەجێ بکە بە شێوەیەکی تەندروست ڕۆژوەکەمان بگرین ئەبێتە چارەسەر و ئیسفادەیەکی باشی لێ ئەکەین بۆ نمونە ئێواران ئەو ژەمە خواردنانەی کە ئەی خۆین خواردنی سوورەکراو نەبێ خواردنەکەمان چۆر نەبێ قورس نەبێ معیدەمان پڕ نەکەین و هەروەها پێشەوەی کە بخەوین 3 ساعت پێش خواردن هیچ نەخۆین خواردنە ترشەکان نەخۆین وە لە پاشێویشە بە هەمان شێوە ئەو کاتە ئیسفادەیەکی زۆر ئەگەێنێ بۆ نەخۆشانەی کە جێردیان هەیە نەخۆشیێکی ترمان هەیە کە پێی ئەڵێن گرژی کۆڵۆن ئەم نەخۆشیە کە زۆر باوە لە نەخۆشەکانمان و ڕوئەکەنە خەستەخانە ئەمیش ئەگەر بە شێوەیەکی تەندروست ڕێنمایەکان جێبەجێ بکەن ئیسفادەی لێ ئەکەن نەک ئەوەی ڕۆژی پێ بشکێنن نەخۆشی کۆڵۆن بۆچی ئیسفادە ئەکا لە ڕەمەزان چونکە لە ڕەمەزانە لە فاستینگە کۆمەڵێ بەکتریای سوودبەخشمان هەیە ئەم بەکتریانە ڕێژەیان زۆر زیاد ئەکا کە ئیسفادەمان پێ ئەگەێنێ بۆ کەمکردنەوەی غازات بۆ کەمکردنەوەی ئازاری ناوسک و نوێکردنەوەی ناوپۆشی ڕێخۆڵە لەبەرەوە ئەم نەخۆشانە بەڕاستی ئیسفادە لە ڕۆژەکە ئەگرن گروپێکی ترمان هەیە ئەمانە نەخۆشیان هەیە نەخۆشی هەرسوزگەر بۆ نمونە نەخۆشی درێژخایەنی جگەرە مەناعی جگەرە لەسەر عیلاجە نەخۆشیەکە ڤایرەسی جگەری هەیە لەسەر عیلاجە نەخۆشیەکە قورحەی معیدەی هەیە و لەسەر عیلاجە ئەمانە ئەتوانن ڕۆژوو بگرن بە شەرتێک سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن بۆی عیلاجەکانیان ڕێک بخێنەوە گروپێکی تر هەیە کە بە گروپی مەترسیداری ناو ئەبین ئەمانە ئێمە ئامۆژگاریان ئەکەین بە ڕۆژوو نەبن تا مدەتێک تا وەزعیان باشترە بێ یان ئەگەر بە تەمای ڕۆژوگرتن بن ئیلا بێ لە ژێر چاودێری وردی پزیشکا بن ئەم گروپەش ئەمانە ئەگرێتەوە کەسێک بۆ نمونە 6 مان کەمترە کە زەرعی جگەری بۆ کراوە کەسێکە کە نەخۆشی درێژخایەنی کۆڵۆن وەکو ئەڵسەرەتیف کۆلایتسیا کرۆنسی هەیە و لە حاڵەتی کۆنترۆڵا نییە مستەقر نییە کە ئەمەش زیاتر پزیشک قەراری لێیە و بە پرسیارکردن لە نیشانەکانی نەخۆش بۆ نمونە تا چەند سکچوونی هەیە تا چەند خوێندانێ تا چەند فەحسەکانی لە فەحسەکانی دەرەکەوێت کە کۆنترۆڵ نەبێ کۆمەڵی نەخۆش ترمان هەیە بۆ نمونە سکچوونیان هەیە سکچوونی حاد یا درێژخایەن ئەمانە ئەگەر 10 جار زیاتر یا بۆ 15 جار سکیان بچێ و وشک بوونەوە ڕووبە لەمانەشە ئامۆژگاریان ئەکەین کە بە ڕۆژوو نەبن تا چاگە بنەوە و یان لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕە قەراریان لێ بدرێ کۆمەڵێکی ترمان هەیە کە تەشەموعی جگەرە ئەمانەش ئەکرێنە 3 گروپەوە گروپی A و B و C گروپی ئەیەکە کە مستەقرن کە ئەو لە سکیانە کۆنە بۆتەوە کە تووشی نەزیف نەبوون دەوالیان نییە سپڵیان گەورە نەبووە ئەمانە ئەتوانن بە ڕۆژوو ببن لە ژێر چاودێری دکتۆرە بەڵام گروپی B و C کە نەخۆشیەکان پێشکەوتوترە تا ڕادەیەک هیلاکەن زوو داخلی خەسخانە بن ئەم گروپانە ئەمانش ئامۆژگاری ئەکرێن
یان لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕە بە وردی متابعە بکرێن یان دوورکەونەوە لە ڕۆژوگرتن چونکە لەم گروپەیە هەنێکیان نەزیفی دەوالیان هەیە هەنێکیان ئەو کۆبەتەوە لە سکیانە و ئیلتیهابی کردووە هەنێکیان تەسیری لە مێشکی کردووە لەبەرەوە لەم گروپانەیە پێیان ئەڵێن گروپی مەترسیدار وا باشترە یان بە ڕۆژوو نەبن یان زۆر بە وردی چاودێری بکرێن. وەسەلام عەلەیکوم.